دوای بەڕێوەچوونی هەڵبژاردننی 12 مانگی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەهۆی ساختەکاریەوە خیانەتێکی تر لە هاوڵاتیانی کوردستان کرا و ناڕەزایەتی توندی بەشێک لە لایەنەکانی بەدوای خۆی داهێنا و ئەوان بە ئەنجامەکان ڕازی نین. بەرپرسی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستانیش ڕای دەگەێنێت کۆی پرۆسەکە لای ئێمە جێگای گومانە و بە هیچ شێوەیەک بەو ئەنجامانە ڕازی نابین و دڵنیایی دەدەینە دەنگدەرانمان بە هیچ شێوەیەک لە دەنگەکانیان خۆش نابین و دەستبەرداری دەنگەکانیان نابین. هەروەها دەنگەکانی کۆمەڵ سۆران زۆر لەوە زیاترن کە کۆمسیۆن لە بنکەکان ڕایگەیاندووە و لە بنکە هەیە 50 کادیری کۆمەڵ لە سنووری سۆران لە یەک وێزگە دەنجی داوە کەچی تەنها 12 دەنگ بۆ کۆمەڵ ئەژمار کراوە. بە هەموو هەواداران ئەڵێن دەنگدەرانمان ئەڵێن دۆستان و ئەندامانمان با بێ هیوانە بن بێ ئەمەل نەبن. ئێمە بە شێوێکی ئاوا ئاسان دەستبەرداری نابین ئەو دەنگانەی کە بە کۆمەڵی ئیسلامی دراون کە لای ئێمە جێگەی تەقدیرن جێگەی سوپاس و ڕێزن دەنجی ڕاستەقینن بەڕاستی هەموو ڕێکارێکی یاسایی ئەگرینە بەر بۆ گەڕانەوەی ئەو دەنگە حەقانەی کە بە کۆمەڵی ئیسلامی دراوە. جا هەموو دەرگایەکمان لە بەردەم کراوەیە بەر شێوازێک کە هەر شێوازێک بە هەر زۆرێک ئاو لە دوو بێڵمان بێت ئێمە دوویدا ئەڕۆین ئێمە هەتا کۆتا هەناسە لە دوی ئەڕۆین تا کۆتا هەڵوێستمان بە دوویدا ئەڕۆین وازینین تا ئەگەینە حەقیقەتی و ڕاستەقینەی دەنگەکانمان. هەریەکە لەلایەنەکانی گۆڕان و یەکگرتو و هاوپەیمانیش هاوشێوەی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە قەزای سۆران ناڕازین و ئەوان پێیان وایە بە چەندین شێوازی جۆراوجۆر لە سۆران ساختەکاری لە دەنجی هاوڵاتیان کراوە و ساختەکاری لە ئاستێکی بەرزدا بووە. بۆیە ئەوانیش دەڵێن دەرەنجامی هەڵبژارنەکان قبول ناکەین و ئەمانە حەقیقەتی دەنجی ئەوان نین. ئەوەی کە لەو شارە کراوە پێمابی زیاتریش بۆ لە شارەکانی دیکە شکاندنی سندوق ئیهانەکردن دەورەدانی بریکارەکانمان محاسەرەکردنی بریکارەکانمان من بەڵگەم بەدەستەوەیە خەڵک هەبووە 38 دەنجی لە یەک سندوق داوە پێی وتومە سوێندی بۆ خواردمە گوتی 38 دەنگم داوە ینی خەڵک هەبووە پێی گوتین وتکاکەەوە بە منەزەمی دەکرێت زیاتر لە دە کەس سیارە لە هەندێک شوێن سیارە ڕاوەستاوە ئەو کارتی دەنگدانیان وەرگرتووە چوونە دەنجانداوە. سکرتێری مۆکۆمان لە شوێنێک خۆی و خێزانەکەی دەنجی داوە دەنجی خۆی و خێزانەکەی بۆ کاندیدێک داوە ئەسڵەن ئەو کاندیدا هەر ناوی تێدانە. ئێمە ئامادەینە داکۆکاری دەنجی خەڵک بین کە دەنجان بۆ ئێمە داوە بۆ ئەوی بەرژەوەندەکانیان بپارێزین بەڵام دڵنیا بە دەنگەکانیشان دەپارێزین هەموو ئەو نەتیزانەی کە بە تەزویر سەرکەوتنیان دەستینەوە ڕەت دەکەینەوە لەگەڵ هاوپەیمانەکانمان. دیارە کۆی پرۆسەکە نەبنەک بەدڵی ئێمە نەبووە بەڵکو لە چاوەڕوانی و لە مەزندەی هیچ یەکێک لە ئێمەدا نەبووە و ناشکرێ ئێمە قبوڵی کەین بەو نەتائیجەی کە دەرچووە. کۆی پرۆسەکەمان ڕەت کردوتەوە نەک هەژمارکردنەوەی دەست بەڵکو کۆی پرۆسەی هەڵبژاردننی ئەم سەفەرەمان ڕەت کردوتەوە. دەسەڵاتدارانی هەرێم لە پێناومانەوەیان لە دەسەڵات خۆیان بە کورسیەکانیانەوە قایم کردووە و هەموو خیانەتێک هەر لە فرۆشتنی خاک و نەوت و قوتی هاوڵاتیان لە پێناومانەوەیان دەکەن و دزینی دەنجی دەنگدەرانی کوردستانیش نوێترین خیانەتە لە کوردستان. ئەجە دۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.